الله أكبر. هێرشە خۆکوژیەکەی شەمەی ڕابردووی شاری حومسی سووریا و کوژانی 20 کەس ئاماژەیەک بوو بۆ ئەوەی ژیان لەو شارە و لە تەواوی سووریادا ناگەڕێتەوە پێش ساڵی 2011. قەیرانی سووریاش لە قۆناغی شەردا لە نێوان سوپای حکومەت و گەلی سووریادا بەرەو قۆناغێکی ئاڵۆسر دەچێت. الله أكبر والعزة لله. ڕۆژنامەی ئیندیپێندنتی بەریتانی بڵاوی کردوێتەوە بەپێی لێکۆڵینەوەیکی ناوەندی هەواڵگری ئەمریکا CIA ساڵی 2016 ژمارەی تەقینەوەکان لە سووریا زیاد دەبن. لێکۆڵەرەوەیەک لە دەستگای هەواڵگری ئەمریکا بە ڕۆژنامەی ئیندیپێندنتی بەریتانی ڕاگەیاندووە بەپێی بەدووادا چوونەکانیان بەشار ئەسەد لە پێناو پارێزگاریکردنی لە دەسەڵاتەکەی دوایین کارتی خۆی بەکاردەهێنێت و بەپێی لێکۆڵینەوەکەی CIAش بەشار ئەسەد دەیەوێت بیسەلمێنێت کە هێزە نەیارەکانی لەلایەن هێزە نەودەوڵەتەکانەوە بەڕێوە دەبرێن و ئەجێندا و سیاسەتی ئەوان لە سووریادا جێبەجێ دەکەن. لێکۆڵینەوەکەی CIA لەژێر ناوی سووریا و ئایندەی ئەسەددا نووسراوە ئاشکرای کردووە لە دوای نەمانی بەشار ئەسەد دەستگاکانی سوپا و ئاسایش هەڵدەوەشێنرێن. ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی بۆشاییەکی فراوانی ئەمنی و دەبێتە هۆی سەرەتایەک بۆ دەستپێکردنی شەڕێکی خوێناوی لە نێوان عەلەویەکان و سوننەکاندا. هێزە جیهانیە گەورەکان وەک ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانان نایانەوێت ئەزموونی ڕووداوەکانی دوای ڕوخانی ڕژێمی بەعەس لە ساڵی 2003دا لە عێراق دووبارە بکەنەوە. مایکل فلین بەرپرسی پێشووی دەستگای هەواڵگری لە وەزارەتی بەرگری ئەمریکا لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ گۆڤاری شپلینگی ئەڵمانی ئاشکرای کردووە شەڕی عێراق هەڵەیەکی گەورە بوو. هەرچەندە سەدام حوسێن کەسێکی ستەمکار و مەترسیدار بوو بەڵام دوورخستنەوەکەشی هەر هەڵە بوو. بە هەمان شێوە دوورخستنەوەی موعەمەر قەزافیش لە لیبیا هەڵەیەکی دیکە بوو چونکە لە ئێستادا لیبیا تووشی شەڕ و قەیرانێکی گەورەتر بووەتەوە. بە پشبەستن بە لێکۆڵینەوەکەی CIA ڕۆژنامەی ئیندیپێندنتی بەریتانی نووسوێتی شەڕ و ناکۆکیانی سووریا و عێراق لە سەدەی 21دا هاوشێوەی شەڕ و ناکۆکیەکانی سەدەی 20 ناوچەی بەڵکانە. بەشێک لە چاودێران پیان وایە لە ساڵی 2016دا ڕوبەڕووبوونەوەی نێودەوڵەتی هاوشێوەی ڕوبەڕووبوونەوەکانی ساڵی 1940 ناوچەی بەڵکان ڕوودەداتەوە. ئەو کاتەی کە بولگاریا لە ساڵی 1913 بەو ناوچانە ڕازی نەبوو کە لەژێر دەستی ئیمپراتۆریەتی عوسمانیدا دەریهێنابوون بۆیە هێرشی کردە سەر سربیا و یۆنان. ئەم ڕووداوەش نەمسای نیگەران کرد و داوای لە سربیا کرد چەند ناوچەیەک بگەڕێنێتەوە بۆ بولگاریا. ئەمەش سەرەتایەک بوو بۆ شەڕی یەکەمی جیهانی. هەرچەندە راپۆرتەکەی CIA باسی لەوە نەکردووە کە تەقینەوەکان لە چ ناوچەیەکی سووریا زیاد دەبن. ئایا دیمەشقی پایتەخت و شارەکانی لازقیە و تەرتوس کە لە ئێستادا لە ژێر دەستی ڕژێمەکەی دەسەدایە یان پارێزەکانی ناوەڕاست کە ڕۆژانە سەدان هێرشی ئاسمانی تێدا ئەنجام دەدرێن یانیش ناوچە کورتەکان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. بە پشبەستن بە لێکۆڵینەوەکەی CIA بەهۆی تێکەڵبوونی هێڵی شەڕ و پێکدادانەکان و دابەشبوونی پێکهاتەکانی سووریا چاوەڕێ دەکرێت کە تەقینەوە لە هەموو ناوچەکانی سووریادا ئەنجام بدرێت.